هەوڵەکانی ئیتلافی نیشتمانی و توێژیان لەگەڵ چەند کوتلە و لایەنێکی سیاسی بۆ پێکێنانی کابینەی حکوومەتی داهاتووی عێراق لەلایەک و دەوڵەتی یاسا و هاوپەیمانەکانی لەلایشتر چرکراوەتەوە. دەرەنجام لایەنێک لەو دوو هێزە چانسی پێکێنانی حکوومەتی لەوی تر زیاتر دەبێت. لەم ڕۆژدا شەقامی بەغداد نیگەرانن و بە گومانیشەوە لە پرسی کابینەی داهاتووی حکوومەت دەڕوانن و پیان وایە حکوومەتی ئەمڕۆ ئەگەر دوای 9 مانگ دروست بووە حکوومەتی ئایندە پێدەچێت دوای ساڵێکش ڕۆشنایی نەبینێت. خوازیارشن لە قۆناغی ئایندەدا گۆڕانکاریەک بەسەر تێگەیشتن و ئاکار و ڕفتاری هێزی براوەدا بەدی بکرێت و هەڵەکانی حکوومەتی پێشوو دووبارە نەبێتەوە. هاوڵاتی جارێکی تر باجی شکستەکانی حکوومەت و قەیرانەکانی نەداتەوە. تأخر تشكيل الحكومة اللي عانى الشعب العراقي من عنده بالمرحلة السابقة ئەو مەعاناتەی خەڵکی پێشووتر لە دواکەوتنی دروستبوونی حکوومەت بینی پێدەچێت ئەمجارە زۆر زیاتر بێت و بەسانایش حکوومەت دروست نەبێت و دەرەنجام هەموو باجەکەشی تەنها هەوڵاتی بیداتەوە ئەگینە ئەوان بێباکن و هەر لە ئێستاشەوە درچی پێدەکرێت. الشارع ما عنده ذيك الثقة الكاملة بالمسؤولين السياسيين. شەقام ئەو متمانەی بە بەرپرسانی سیاسی نەماوە. ئەوان هەر ڕۆژە و بەڵێنێک دەدەن و بڕوا و متمانەی خەڵکیان لە دەستداوە و ئەم جارە شەڕەکە قورسترە و حکوومەتیش وا بە ئاسانی پێک نایەت و ڕێک ناکەون لە ناخۆیاندا. أصبح المواطن يعني يتخوف من تأخير تشكيل حكومة. هاوڵاتی ترسی لە دواکەوتنی حکوومەتی ئایندە هەیە کە ئەمەش لە بەرژۆندی هاوڵاتی و چینی هەژاردا نییە و نەبوونی ئەمن و ئاسایش و نەبوونی دام و دەستگای پەیوەندیدار و نەبوونی خزمەت گوزاری هێندەی دیکە هاوڵاتی ناڕەحەت دەکات. گفتوگۆکان بە مەبەستپێکێنانی حکوومەتی داهاتوو لە نیوان سەرجەم لایەنەکاندا بەردەوامە بەو هیوایەی دوای ڕەگەندنی دەرەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان لەلایەن کوتلەی زۆرینەوە دەوڵەتێک لەسەر بنەمای هاوبەشی و ڕاستەقینە و هاوڵاتی بوون و بنیاتنانی دەوڵەتی شارستانی و دادپەروەریەکسان پێک بێنرێت. سەردار ڕەشید، کورسات نیوز، بەغداد.